شوفێری تەکسیمە لە شاری هەولێر خۆم دەدێت کە قەبز دەبووم نەم دەتوانێت دابنیشم هەستام چایەکەم کڕیوتێنەوە لەوە قەبزی باشە چایەکەم خوارد جارێک دوو جاری سێم دیارە معیدەی کول کردم پاشان عملیاتم کرد و ئێستا الحەمدولillah خۆی بە زیادی باشم وەرزار خوا دوایە دکتۆر دلێر ژانەکە بەس مردن و تەواو مردنم بە چای خۆم دیت پێم خۆشە خەڵک ئاگادار بی لەو نوع شتانە خوا ڕەحمی کردێ گەرنا ڕۆیشتووم ئەرێ وەڵا بەس الحەمدولillah لە خوای بەزیادی خوا پاشان دکتۆر دلێر ئەگەرنا ئەرێ وەڵا ئەو ئاوچوو ئێستا زۆر زۆر سوپاسی خوای دەکەم سوپاسی ئەو برادەران دەکەم وانەی کە هاوکاریان کردووە ئەگەر دکتۆر دلێر